برای تماشاوان هیجا ام هر لوزان دمینن شنگو زازا کوری دکتر نورالدین زازا جباجار لوزان لگل منه دم باش شنگو دوی روژا ببیران اینا باویت ده لپاش کوچا داویا دکتر نورالدین زازا روشا مالباتا و چاوا بوگر شتبر After the death of my father, we were very sad. We were facing a very difficult situation. تووشی دۆخێکی زۆر ناخۆش بووین پێش هەموو شتێ خێزانی با بڵێن باوکی لەلایەنی باوکی دایکمەوە ئەوان بۆیە بەدڵنیایەوە دۆخێکی زۆر ناخۆش و دڵگرانی کردین ئەو کاتانە کێکێ شەنگۆ یعنی چی بیرەوەریین تا بابێتە نەهەنە یەک و تێنە بیرات وەکو باوکێکی زۆر باش بوو باوکێکی زۆر جیاواز بوو کەسێکی زۆر بەخشندە بوو کەسێکی سادە و خاکی بوو کەسێک بوو کاریزمای هەبوو زۆر سەرنج و ڕاکێشا بوو ینی کەسێکی زۆر بێهاوتا بوو بەرام لەلای منەوە بەڵام بیرەوەریەکانی من ئێستا ناتوانم بەڕاستی هیچ بیرەوەریەکی باوکم بۆیەوە بگێڕمەوە زۆر ئەستەما شەنگۆ داوی دەمێن ژیانە دکتۆر نورالدین زازا نەخۆشخانەی توژی پێرە بوویە چ دیالۆگ و ئاخافتن ناوبەراوەدە چێ بوو ئەو یەک تێبیرات تا ڕۆژ زۆر ناخۆش بوو وەک دەزانی کە نەخۆش بوو نەخۆشیێکی خراپی هەبوو بەڵام دۆخی سیاسی کورد با بڵێن ئەو کاتە سەردەمی هەڵەبجە بوو کیمیابەرانی هەڵەبجە و بەڵێ بەدڵنیاییەوە زۆر کاریگەری کرد بۆ سەریکە ئەو دۆخە خراپەی کە کورد هەیبوو بەدەست سەدامەوە شەنگۆ خەباتێکی زێدە تێکۆشینەکی زێدەیە دکتۆر نورالدین زازا وە فایە گەلێ کورد بەرامبەری دکتۆر نورالدین زازا تو چاوات بینی هون چاوا دشۆپین ئێستا دوو خاڵ هەیە دوو بابەت دوو لایەنە پێم وایە کورد هەموو کات پێم وایە کوردەکان زازایان خۆشویستووە بەڵام سیاسیەکان ئەو بابەتیان ئەو خۆشەویستیان تێکداوەتە دابەشیان کردووە خۆشەویستیەکەی ئەویشیان دابش کردووە من بە ڕوونی پێتان بڵێم زازا ئەم شتەی زۆر پێخۆش نەبوو شەنگۆش بلی بەرهەمین چاپکردیên دکتۆر نورالدین زازا چ دەستنویس و برێڤەریên wî henek û nehatine belavkirin li bawel ba malbata we ئارشیفێکی هەیە و چەندین دۆکیومنتی هەیە و با بڵێن نەخشەی کۆنی کوردستانی لابوو و دەستنووسی لابوون کە هەمووی دۆکیومنتی زۆر گرانبەها و بە قیمەتن و چەندین چیرۆکی لایە و خۆیشی چەندین چیرۆکی گرنگی هەبووە نووسینی بڵاوی نەکردوونەتەوە بەرەی شەنگۆنەها ئەو پرتوکە دکتۆر نورالدین زازا یاکوب چەند زمانان ژێ هاتێ بەلاوکردن یا سەر ژیانە خۆگ و چاپگیری هەیە چ پرۆژەیەن و بەوەکی ماڵبات ئێتە ji bo çapkirina wan tiştên gulberdestê we ne heye gelo
They are a future project, absolutely. بەڵێ پرۆژەیەکمان هەیە بۆ لە داهاتووە کە بەدڵنیاییەوە کارەکانی هەموو بڵاو دەکەنەوە بە زمانی ئینگلیزی دواتر بە زمانی ئەڵمانی و من سەرپەرشتی ئەو پرۆژەیەکەم I'm also working on و هەروەها کار لەسەر پرۆژەیەکی دیکە دەکەم کاویش دامەزراوەیەکەیە ئەو دامەزراوەیە بۆ خزمەتێکی گەورەیە بە گشتی بە کولتور و هونەری کوردی لەبارەی زمانەکەەوە بەدڵنیایە ئێوە ئێستا و پرسیارتان لا دروست بۆ بۆچی کە من کوردم و شنگوازێ پرسیشتە بکەم نها شکلێتەژی گەلکی بسەری بابێتە دەدیچە یعنی شکلێتە گەلکی نێزیێکی بابێتە دکتۆر نورەدین زازەیە من گەلکی دخوازێ هەف پێ بنێ بتەرە بە کوردی بکەم تێکەنگی فێری کوردی ساڵێکە دی دو ساڵێدی ئەمی بکار بم بتەرە کوردی باخەفن بەڵێ من ئێستا دەستم پێ کردووە و هیوادارم هەنگاو بە هەنگاو بتوانم کە بە کوردی قسە بکەم هەندێک کاتی دەوێ بەڵام بەدڵنیایەوە خۆم فێری کوردیەکەم دکتۆر شنگۆ زازا گەلێک سپاش کوردستان 24 بۆتە و هەروەها ئەمژی سەرخۆشیین خۆ دەسی و دو ساڵیە وەفادا دکتۆر نورەدین زازە جار ڕادێت زۆر سپاس. Thank you. سەر چاوان.